بۆ ئاگاداری ڕایگشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان، ئێمە وەکو پلاتفۆرمی هونەرمەندان بە تایبەتی و هونەرمەندانی کورد بەگشتی چەند ساڵێکە لە هەوڵی یەکێتی نەتەوەیین، لە بەرژەوەندی یەکێتی نەتەوەیە چەندین کۆنسەرتمان کردووە و چەندین لێدوان لە ڕاگەرنەی کوردیەکانە کردومان لەگەڵ هونەرمەندانی ترە و بەردەوام لە هەوڵین لە ڕاستیدا. مێژووی هەموو لایەنەکان دیارە، هەموو لایەنەکان خاوەنی سەروەری خۆیان و خاوەنی شەهیدی خۆیان هەیە، هەموو لایەک ڕێزیان هەیە وانە لە ڕاستیدا. دیارە هیچ لایەن و هیچ سەرکردێکیش بێ کەم و کۆڕی نییە. مێژوو شایەتی ئەوەیە بە درێژایی مێژوو نەبووە هەرتاکو ئێستا ڕەهبەرانی کورد دانیشن پێکەوە لەسەر بەرژەوەندی نەتەوەییەکان قسە و باس بکەن، بەڵام بەردەوام لەگەڵ دژمنانە دانیشتون. ئەمە هەموو ملەتی کورد شایەتی ئەمەسا بەردەوام لەگەڵ یەکترا شەڕیان کردووە. ئەمە تەنها ماڵوێرانی بۆ گەلی کورد بوو، دوژمنانی ئەمە قازانجیان لێ کردووە. ئیسش ماوەی چەند هەفتەیەکە کە ئاڵۆزی لە باشووری کوردستان دروست بووە لە دەبەری زینی وەرتێ کە هەموو ملەتی کوردی نیگەران کردووە. لە ڕاستیدا حکوومەتی داگیرکەری تورکیا بەردەوام هانی لایەنەکانی باشوور بە تایبەت پارتی دموکرات دەدا کە شەڕێک دروستکا بۆ ئەوەی کێشە ناوخۆکانی خۆی کێشێتە دەرەوە. زۆر جار بانگەشەی ئەوە کرێ ئەڵێ بوونی پەکەکە ڕەوا نییە لە باشووری کوردستانە. باشە منەوە پرسیارە لەو بەڕێزانە کەم سەرکردەکانی کورد، ئەی بۆچی بەدەیان بارەگای نظامی و جاسووسی میتی تورکیا لە باشووری کوردستان هەیە کە بست بە بستی بە خوێنی شەهیدە سەربەردەکانمان ئاودراوە و هەروەها لەلایەکی ترە و کۆماری سێدارە حەشی شەعبی دروست کردووە لە عێراق و لە کوردستان. ئەمە ڕەوایە، بەڵام بوونی هێزێکی کوردی کە بۆ مافڕەواکانی گەلی کورد هەوڵەدا بە هەزاران شەهیدی لە پێناوی مافڕەواکانی گەلی کورد و ئازادی و دموکراسیاداوە. ئەمە ڕەوا نییە. ئەبێ میلەتی ئێمە بڕیار بدە، هەموو لایەنە کوردیەکان کە بۆ بەرژەوەندیەکانی گەلی ئێمە، بۆ مافڕەواکانی گەلی کورد، بۆ ئازادی و دموکراسی لە هەر کوێ گونجاو بێ ئەتوانن خەبات بکەن. ئەوە میلەتی ئێمە بڕیارەدا. کوردستان مڵکی تاکە کەس و تاکە حزب نییە. کوردستان مڵکی میلەتی کوردە. ئەبێ میلەتی کورد بڕیار بدات کە کام لایەن ئەبێ لە کام پارچە کوردستانە خەبات بکە یانەکە. ئەمە تەنها دژمن ئەستفادێ دەکات، بەڵام بە خۆشحاڵی هەرتاکو ئێستا دیارە ئاڵۆزی هەبوو، بەڵام پێکدادان دروست نەبووە. هیوادارم نەبێ. ئێمە وەکو هونەرمەندانی کورد بەردەوام لە هەوڵە دەین و هیوادارم گەلی کوردیش لە مەیدانە بێ. ماوەی لەوە بەڕاگەیانێکمان بڵاو کردەوە کە نزیک 400 هونەرمەند واژۆیان کرد. هەوڵەکانمان بەردەوامە بێ. هیوادارم خەڵکی ئێمە شەرچەند ئێستا هەلومەرجێکی ناخۆشە هەڵک ناتوان زۆر چالاکی کەن، بەڵام دیارە هەروەها نابێ. هیوادارم لایەنەکان بێن بە خۆیانە بتوانن هەوڵ بدەن بۆ یەکێتیکی نەتەوەیی. تەنها چارەسەری کێشەکان بۆ خۆشیان باشەدان، تەنها چارەسەری کێشەکان ئاواکردنی یەکێتی نەتەوەیە و هەروەها نووسینی هەندێک یاسایە کە خەتی سوور بێ. هیچ لایەنێک نەتوانێت ئەو خەتە سوورە لە پێناوی بەرژەوەندی نەتەوەییەکانی گەلی ئێمە ببەزێنێ و هەروەها یاسایەک بنووسێت کە هەموو لایەنەکان ملکەچی ئەو یاسا بن. تا زەمانە یەکێتیکی نەتەوەیی ئاوانە بێ، جێبەجێ نەبێ، میلەتی ئێمە هەراوە پڕەوازەیە. شەڕی ناوخۆ، شەڕی ماڵوێرانکەرە، هەژاران و فەقیران کوڕی هەژاران بە کوشتە درێ. دوژمنان پێمانەکەنن، بە سەرکردەکانمان پێ ئەکەنن کە چەندە ئەتوانن ئەمانە لە ناوخۆیانە ئاوا بن کە بەرانبەر بە یەک شەڕ بکەن بۆ خواست و ویستەکانی ئەوان. هیوادارم بن بە خۆتانە بە زووترین کات بتوان یەکێتیکی نەتەوەی دروستکەن. هەموو میلەتی کورد بنەماڵە شەیدە سەربەردەکان بەمە شاد دەبێ و دنیا لە ئاستی هێزی ئێمە ملکەچە بێ. ئێمە بە هێزی یەکگرتووی گەلی کوردە و ئەتوانین بە مافڕەواکانی خۆمان بگەین. لایەنە کوردیەکان باشەزانن کە داگیرکەرەکان تەنها دوژمنی یەکلایەنن، دوژمنی میلەتی کوردن. مێژوو شایەتی ئەوەیە چ جەنایەتێ چ کارەساتێکیان کردو بەرامبەر بە میلەتی کورد. ئەمە جێگەی پرسیارە چۆن ئەکرێت کە حزبێ بۆ ئازادی دموکراسی و مافی مرۆڤ خەباتەکە بتوانێت لەگەڵ جەنایەتکارێک
داگیرکەری کوردستان کرد تا سەر ئێسقان دوژمنی میلەتی کوردە بە خوێنی سەری مناڵی کورتینون چۆن نتوانن هەموو ڕۆژێ دەستکەنە ملیان و بەدەمیانەوە پێ بکەنن. ئەو پێکەنینتانە لەژە هەر خراپترە بۆ ئێمە، لەژە هەر خراپترە بۆ بنەماڵی شەیدە سەربەرزەکان. بنەماڵی شەیدە سەربەرزەکانی پێ بریندارە بێ، تکاتان لێکەم واز بێنن، بڕواتان بە میلەتی خۆتان هەبێ و بە زووترین کات لە فکری ئەوا بن کە یەکێتیکی نەتەوەی دروست بێ بۆ ئەوەی گەلی کوردیش بە مافڕەوەکانی گەلی خۆی بگات. بەڕاستی بەسە ئیتر خوێن ڕشتن، شەڕی براکوژی، شەڕی ناوخۆ بەسە ئیتر. زۆر جاری سەرکردەکان باسی ئەویان کردووە کە جارێکی تر شەڕی براکوژی دووبارە نابێتەوە. باشە کوا ئەو بەڵێنانە چوو بوو کوێنە؟ مێژوو شایەتی ئەو شتەیە، تۆمار کراوە، قسەکان هەیە. هیوادارم بە زووترین کاتە و ئاڵۆزیانە نەمێنێت.